دوای سکاڵاکەی لیستی تورکمانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر سەرۆکی ئەنجومەن و لیستی برایەتی سەبارەت بە بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان، دادگای ئیتیحادی بانگشتی سەرۆکی ئەنجومەن دەکات و بڕیارە سبەینێ تیمێکی پارێزەرانی لیستی برایەتی سەردانی بەغداد بکەن بۆ ئەو مەبەستە وەفدێکی حەزبە کوردستانەکان بۆ پاڵپشتی لیستی برایەتی و ڕێبوار تاڵەبانی سەردانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردو پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکەی ئەنجومەن دەربڕی. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی بۆ وەکالەت ئاشکرای کرد کۆبوونەوەی حەزبە کوردستانەکان لەگەڵ حەزبە تورکمانەکان لە سەر ڕێکەوتن لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان هیچ ئەنجامێکی نەبووە. بەڵێ دیارە سەردانەکانمان بەڵێ حیزبە تورکمانەکانی شاری کەرکووک ئەنجامێکی ئەوتۆی نەبوو بە حەقەت بە سەراحەتی دەڵێم من و ئەوان دیارە بۆچوونی جیاجیان هەبوو وەکو حیزبە تورکمانەکان حیزبە بۆ حیزبێکی تر بۆچوون و قسەی جیاوازی هەبوو. بەڵێ تا ئێستا نەتیجەی ئەو سەردانانەمان ئیجابی نەبوو. لە سەرەتای مانگی نیسانی ڕابردوو بە زۆرینەی دەنگ ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوایەکی پارێزگاری کەرکووکی باڵکردنی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکانی دەوڵەت لە شارەکە پەسەند کرد. ئەمەش ناڕەزایی بەشێک لە عەرەب و تورکمانەکانی کەرکووکی بە دوای خۆی داهێنا. ئەندامێکی لیستی تورکمانی دەڵێت هەڵکردنی ئاڵای کوردستان نادەسووریە بۆیە پەنامان بردووەتە بەردەم دادگا تا ئەو کێشەیە یەکلایی بکاتەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بە وەکالەت وتی بڕیارەکە دەستوریە و دوای یەکلاییکردنەوەی دادگا هەر کەسێک سەرپێچی بڕیارەکە بکات تووشی سزای یاسایی دەبێت. ئێمە وەکو پێکهاتەی تورکمانی لەبارەی هەڵکردنی ئاڵای کوردستان لە دام و دەستگا حکوومیەکانی کەرکووک پێشتر یاداشتی ناڕەزاییمان بەرز کردوێتەوە. ئێمە پێمان وایە ئەو بڕیارە نایاسایی و نادەستوریە و ئەنجومەنی پارێزگا لە ڕووی دەستوری و یاساییەوە سەڵاحێتی بڕیاردانێکی لەو شێوەی نییە. بۆیە پەنامان بۆ دادگای کارگێڕی بردووە و لەو دادگایە سکاڵامان تۆمار کردووە. چاوەڕێی بڕیاری دادگا دەکەین، دادگا هەر بڕیارێک بدا ئێمە ڕێزی لێدەگرین و پێوەی پابەندە بین. لامان گرنگە داوا تەبع لە سەرجەم مەکتەبی سیاسی هەموو کوردستانەکانەکەین ئەمە کەیسێکی سیاسیە داوای لە پەرلەمانەکانەکەین پەرلەمانی عێراق کە ئەوان چۆن لە ڕێگەی پەرلەمانتارەکانە سکاڵیان کردووە پەرلەمانتارانی ئێمەش بێنە سەر سکە وەڵامیان هەبێت و پشتگیریان هەبێت کە ئەوە ئەمانجی هەموو لایەکەوە ئازانم کەیسەکەی ئێمە زۆر ڕەوایە و دەستوری و یاساییە شکەوانە وای نامەنەکردنەوە جوان و سەوتشی وەرناگرت دەنگیشی پێدرا و ئێمە بەردەوام بین هەتا ئەو کەیسا بێتە کەیسێکی دەستوری و یاسایی و کاتە هیچ گومانێکی تیان نابێت فەرمیشە بێت هەچ کەسێکیش کەچوانەی کە ئەتر سزای دەستوری و یاسایی تووشەوە. ماوەی زیاتر لە 3 ساڵە جگە لە کێشەکانی دوای بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک بەغداد کێشەی سیاسی و ئابووری بۆ کەرکووک خوڵقاندووە. تاکو ئێستاش چەندین جاری ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای پێداچوونەوەی بەو بڕیارانەدا کردووە، بەڵام نەدادگای ئیتیحادی وەڵامی کەرکووکی داوەتەوە و نە حکوومەتی ناوەند و نە پەرلەمانی عێراق. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.